سڵاوتان لێبێ ئازیزانم کاتتان باش خاگەرۆ ڕۆژوو تاعاتیلتان لێ قبول بکات ئەمڕۆ سیوەکی سەی 2023 کە کاتە نوێی ڕەمەزان لە ڕۆژی هەینیە ڕێکخراوەکەمان ڕێکخراوی گەشە پێدانی کولتور بە هەماهەنگی و هاوکاری یەکەمین کەناڵی کوردی لە بەریتانیا و ڕێکخراوی ڕۆشنبیرانی کوردی بەریتانیا هەستاوین بە دابینکردنی سەبەتەی خۆراکی بۆ هەڵەبجەی شەهید هەڵەبجەی پرشکۆ و پرشانازی ئەمڕۆ سەردانی ماڵەکانەکەین و بەم کەشە سارد و باراناویەیە ماڵەکانیان گەرمەکەینەوە لەگەڵ يا خالق الإنسان يا ربي يا رحمن شكرا يا رب شكرا يا رب يا منزل القرآن يا خالق الإنسان يا ربي يا رحمن شكرا يا رب شكرا يا ربي شكرا هديت قلبي شكرا نورت دربي شكرا شكرا يا رب شكرا يا ربي شكرا هديت قلبي شكرا سپاس بۆ خوا ئەمڕۆ توانیمان 5 ماڵ بەسەر بکەینەوە لە هەڵەبجەی شەهید سپاس بۆ کاک سەلام کە بەم کاتی بارانە لەگەڵمانە بوو تەواوی ماڵەکان بەسەرمان کردونەتەوە چنە ماڵەکانیانەوە سپاس بۆش کە متابع و ئاگاداری ئێمە بوون کاک سەلام دوای قسەی خۆش بکە سپاسی جەنابتان و سپاسی هەموو بە ڕێزانەیەکەم کە دەستی هاوکاری بە خەڵکی کەم لەرامەتی هەڵەبجەی شەهید ئینشاءالله هاوکاریەکانتان بەردەوام بێ ئەبەخشین تا بەخشین بەردەوام بێ کاتێکی خۆشەوە ملایەک لە کۆتاییە ئەڵم ببەخشن تا بەخشین بەردەوام بێت تا بتوانین بە هەمومان دڵی هەژاران خۆش بکەین کاتێکی خۆش بۆ ئێوە سپاسانەکەین کەناڵی BK4 لە خەمی هەمووان کۆکەرەوەی کوردان لە تاراوگا بەگشتی لە ئەوروپا و بەریتانیا کەناڵی BK4